من نام هدايات نور الدين محيدينا ناسراهم بهدايات الشيخاني لدايق بوي 1982 او پیشێم هەر بژاردیا ئەو پیشەیە دەتوانم بڵێم لە ساری ئەفتا و نوێکانەوە با مامۆوانە ئەو ئیشیان کردیە من لێکوانە لەگە برایەکانی خۆم لە ساری نهۆ تۆ لێکوانە کار دەکەین بە بەردەوام تاکو ئەو لەعزەی ئیشاڵڵا خوای گەورە تەمەنیدا ها بەردەوامیش دەبین زۆر بە ویشەی مرتاعم زۆر بە ویشەی ڕازیمە بەواستەی ئەو ویشەوە زۆر خەرکمان ناسیە و ببيرم داتەوە دارە دارەی من داریم و قورگم پڕ دەبوو لە گریانێ ئەو دەدەرێمرا لە دەرێمە ڕۆژە لە بۆ من ببینێ وەکی دەچووینەوە قەبرستان لەگەی بێژ بەرماغی لە بۆ زیارەتێ ئەدیلۆ نارەی ماروێران دەچووینەوە بەختەکەی کورد و عەرەبی لە بۆ سەیرانێ بەخۆی جۆرەکانی زۆرن بەس ئەوەی بری هەولێر دهۆک سلێمانی کەرکووک شارە زۆر گەرمیان قەلازێ و چەمتەمال و بگرەل و ئاکری و زاخۆ و هەمووی ئەوە هەموو جۆرەکانن بەس هەریەکە و بە مەتیقۆ خۆی هەری عەشیرەتێک شێوازی خۆی تایبەتمەندی خۆی هەیە من لێکوانەگەر شێروانی برام دەتوانین بڵێن هەموو جۆرەکان دەتوانین ببەستین بەبێ جیاوازی ئەوە ئێستا یەک لە نێشێوازەکانی هەولێرە کە دەرین هەولێر دەشتی قەرات کەندێناوە شەمامەک ئەوە یەک لە شێوازەکانە بەخۆی شێوازی گەرە زۆر هەیە بەس ئەوە شێوازەکە کە تێک نەچوونی جەمەدانیەکەی قەیمە دایە خیۆبەرێ تێک ناچی ئەگەر ئەو بێتە خوارێ ئێستا لەو فەرەز نابزانە ئەوە دەینە خوارێ ئەوەش قەدیمە هابوو دەیان بەستا ئەوە یەک لە شێوازەکان دوو شێواز زیاتریشی هەیە ئەمە دەتوانین بڵێن یعنی زۆر زۆری هەیە شێوازی دەستوری بە دەشتی قەرات کەندێناوە شەمامەک هەولێر لە قەدیمەوە جەمەدانی گەلەگەلە زۆر ڕۆخەکەی مامە بە ڕۆخەکەی بەناوبانگی لە بە ڕۆخەکەی دەستکردی کووردە خوشکە بە ڕێزەکان دروست دەکەن ئەوە جەلە گورینگە ئەوە ڕیشە ئەوە قەزمە نوشتەیە ئەوە ڕەشبەرەکە ئەوە ڕیش سادەیە ئەوە لاگرەیە زۆرە ئەوە قەیتانە ئەوە سادەیە هەموو نوعەکمان هەیە ئێستا ئەو نوعە ئەو بەستنی مام لای سلێمانیە سلێمانی کە دەری سلێمانی زۆر بەستنی هەیە ئەمە لەبەرەوەی وەختەکەمان کەمە ئەوەی ڕئیسەکەی دەرێ ئەو یەک لە شێوازەکانی بەستنی زۆری جەمەدانیە سلێمانی ئەوەش لای هەر سلێمانیە مەنتیقەی سلێمانی مەنتیقی لای سلێمانی و گەرمیان و هەلەبجە و شارە زۆرەوە لای زیاتر ڕەشی بەکاردێنین دەبێت جەمەدانیەکە ڕەش بیتن ڕیشی ڕەش بیتن سپیش دەبیتن سادەش بیدەبی کە دەرێن سادە عنی بێ ڕیش و بێ گورینگ بێ ئەوەشتانە ئەوە دەبدانێنەیە هیچ کارگەیەک لە کوردستان هەتاکە ئەو لە ئازەردا نەنراوە هەموو لە سین دێتن لە سووریاش دێتن ئەو دووجەیە سەمتەری ڕئیسی جەمەدانیە ئەمە لە پایتەختین پایتەختیش کە لە هەموو جیهان ئەوەیە ئەو میوانانەیە کە دێن ئەو بێگانانەیە کە دێن دێنە پایتەخت پایتەختیش ئەوە برەی سەمتەری شارە قەیسەری دێنە ناو قەیسەری کە ئەمە دەبینن لێتوانە ئەو دکەمان لەبەرە و ئەو شتە دەفرۆشن ئەوە فۆلکلۆری کووردە پێناسەی کووردە دەستوری کووردە زۆر زۆر دڵخۆشن ئەو بێگانانەیە کە دێنە لایمە ئەو خارجانە ئەو بیانێنە ئەمریکا بە ئەڵمانیا بەریتانیا ئینگلیز جوو مەسیحی عەرەب هەرچی دێتە هەولێرێکە هاتە دێتە پایتەخت کە ناو قەیسەری زۆر دڵخۆشن بەو ئەشیای کوردەواریە دەدانە هەمووی کووردە
کرا و جەمەدانیە و بەستینەکان شێوازەکان ڕادەوەستن ڕسمی دەگرن زۆر دڵخۆشن بەرێ مشتریەکانی ما بەبێ جیاوازیە بێ فەرق و جیاوازیە هەموو نەعەتمان هەیە لێنە کردمان.